دیمەنی شوێنکەوتوانی موقتەدا سەدرە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماوەی زیاتر لە 2 هەفتەیە مانیان گرتووە و ئامادە نین گۆڕەپانەکە چۆڵ بکەن. داواکاری سەدرەکان هەڵوەشاندنەوەی پەرلەمانە و هەڵبژاردننی پێشوەختەی عێراقە. دەڵێن تا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ئامادە نین ئێرە چۆڵ بکەن. مطالبنا حل البرلمان. داواکاریەکانمان هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختەیە. هەرچی حزبی گەندەڵە لە عێراق نایهێڵین. گەرچی سامانی وڵاتەکەمان هەیە هەمویان برد و بەهەدەریان داوە. سیستمی حکومڕانی لە پەرلەمانیەوە پێویستە بکەین بە کۆماری. ونخلي عراقي رئيس جمهورية ماكو بعد وزراء وبرلمانيين. لە جادرێ و بەردەم ناوچەی سەوزیش 3 ڕۆژە جەماوەری چوارچێوەی هەوانگی خێوەتیان هەڵداوە و دژ بە پاکخستنی پەرلەمان دەستیان بە مانگرتن کردووە. احنا شباب متظاهرين امام بوابة خضراء جسر معلق. ئێمە گەنجانی خۆپیشاندەرین. لە پێش دەرگای ناوچەی سەوز داواکاریمان بریتیە لە مانەوەی پەرلەمان و پاراستنی دەستور و یەکڕێزی گەل و نەخێر بۆ دووبەرەکی و یەکترازان و دووبەرەکی. دوور لە هەردوو خۆپیشاندانەکە ئەوەی کە زیانی بەرکەوتووە کاسبکارانن ئەوان باس لەوە دەکەن ناکۆکی سیاسی لایەنەکان بازاری پەخستووە و ژیان و گوزەرانیانی هێندەی دیکە قورستر کردووە. الخلافات السياسية أنا أشوفها شخصية. ناکۆکیە سیاسەکان بە بۆچوونی من شخصیە لە نێوان سەرۆک فراکسیۆنەکان و هێزە سیاسەکان و ئەمەی کاریگەری کردوتە شقام و کاسبکاران لە ڕووی کۆمەڵایەتی و ئابرووی ئەمیشەوە کاریگەری زۆریان هەیە. تا دوێنێ تیرۆریستان کردەوەکانیان بەردەوام بووە. ئەوەش دەرەنجامی سەرقاڵیە بە ناکۆکیەکانەوە. لە ڕووی ئابووریشەوە بەهای دۆلار بەرز بۆتەوە و کاریگەری لەسەر خەڵک دروست کردووە. ئێمە هیوای ئەوەمان نەبوو حکوومەت بە زووی پێک بهێنرێ کەچی حیزبەکان بە ژەوەندەکانیان خستە پێش خەڵکەوە. بەهۆی لێکترازانی لایەنەکان پرۆسی سیاسی عێراق پەکخراوە و ڕێگە بە دەستپێکردنەوەی کۆبنەوەی پەرلەمانیش نادرێت. نێو ماڵی شیعە لەت بووە ئاسۆیەک نابینرێت بۆ سازان. بێستون سەلام. کورسات نیوز بەغدا.